بە هۆی کەمتەرخەمی هێزانامنیەکان و دادگاکان لە هەرێمی کوردستان چەکەڵگردن و تەقەکردنی ڕۆژ و شەو بووە بە دیاردە و دەربازبوونی تاوانبارانیش هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی ئەو تاوانانەی لە ڕێگەی چەکەوە ئەنجام دەدرێن بەردەوام پەرە بسێنن و لە هەڵقشاندا بن. ئەمە لە کاتێکدایە کە شەوی ڕابردوو لە گوندێکی سەر بە قەزای چەمچەماڵ لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە تەقە لە ماڵی هاوڵاتیە کرا و زیانێکی مادی زۆری بە دوای خۆی داهێنا. بەڵێ هێزی ئاسایش بەدەممانەوە هاتووە بەڵام تاخیر هاتن نەگەیشت ناوەیکەوە لە ئەسنای تەقەکانە بەڵام ئەوە ئەڵێم فەوجێکی کامل لە گوندی قۆچەلیە زیاتر لە 2 کیلۆمەتر بینمان هەیە یەک تەقەیەکیانیش نەکرد و نەهاتنی شە هاوارمانەوە ئەم شەو زەرەری گیانی نەبووە بەڵام بیناو ئەوانە زەرەری بەرکەوتووە بەڵام من داوام ئەوەیە هێزە ئەمنیەکان ئەمانە چوونە بۆکو خۆ لە ئاسمان نین لە سنووری یەکێتی نیشتمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە فەرموو با بگەڕێن بە دوایەنە با بیانگرن ئەمانە زۆر پێویستە زیاتر چاوکراوە بن لە کاتی خۆیان زیاتر بێنە پێشەوە ئەگەر قەزیەکە ڕوویدا محاولەیەوە بکەن بگیرێن. حاڵەتەکانی تەقەکردن لە کاتێکدایە کە وتەبێژی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی ئاماژە بەوە دەکات کە چەندین کەسیان بە فەرمانی دادوەر لەسەر و دیاردەیە دەستگیر کردووە. قایمقامی چەمچەماڵش دەڵێت کەسی تەقەکەر لە هەر پلە و پۆستێکدا بێت دەستگیر دەکرێت و ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. بەڵێ تا ئێستا 6 کەس بە تۆمەتی تەقەکردن دەستگیر کراوە و لەلایەن بەڕێز دادوەرەوە فەرمانی گرتنیان بۆ دەرچوو ئەوانەشی کە تەقەیان کردەوە با بڵێن بە فەرمانی ئەو ئێستا لامان بەندن. بەڵێ بەداخەوە ماوەی پێشوو ئەو حاڵەتە بۆ دیاردە بەڵام دوای هەوڵ و ئێماندووبوونی ئەفسەر و کارمەندەکانمان توانیمانەوە بەندە ئاشکرا بکەن کە بریتی بوون لە 4 بەند و بەند با بڵێن و ژمارەیان 12 کەسە هەمویان گیراون و ئێستا بە بڕیاری دادوەر بەندن. و من تاکید دەکەمەوە پاراستنی ئەمنیەت و ئاسایشی شار هی قەزا و ناحیەکان بە گوندەکانیشەوە ئەرچی سەرشانی هەمومانە بەسەرجەم لە ئانە سیاسەکان بە کەساتیەکان بە ڕسبیەکان بە گەنجان بە ژنان بە هەموو پێویستە ئەمنیەتی شار بپارێزین بەڵام ئەوەی ئەرکەکەی پێست دەست پێدرێت خۆتان دەزان هێزەکانی پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆیە بۆیە جەخت لەوە دەکەینەوە ئەرچی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و سەلامەتی گیانی هاوڵاتیان و ئەمنیەتی شار لەسەروی هەموو ئەرکەکانمانە و جەخت دەکەینەوە پابەندین. لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی تەقەی کەسانی نەناسراوە لە ماڵان و شوێنە گشتەکان چەندین هاوڵاتی کوژران و بریندار بوون و تا ئێستش بکوژەکانیان ئاشکرا نەکراون. هاوکات دەستگیر نەکردنی تەقەکەرانیش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پرسیاری لەسەر توانای و هێزانە دروست کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.